راپۆرتی سیاسی پلەنۆمی چوارەمی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران بەشی دووهەم بارودۆخی سیاسی ئێران. پێشەکی ئەم راپۆرتە سیاسیە بەنیاز نییە بە شێوەیەکی گشتگیر شرۆڤە و لێکۆڵینەوە بۆ بارودۆخی سیاسی ئێران بکات، بەڵکو ئامانجلەی خستنەڕووی بنەمایەکی شیکاری پێویستە لەسەر بارودۆخی دیاریکراوی ئێستا بە مەبەستی گرتنەبەری تاکتیک و سیاسەت گەلێکی دیاریکراو بڵاوکرا و ئۆرگانە تەبلیغاتیەکانی حیزب بەردەوام لە هەوڵدان تا ئەو جێگایی دەکرێت هیچ بۆشاییەک لەم بوارەدا نەهێڵنەوە. شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی کە لەم ماوەی دواییدا 40 ڕۆژی خەیاند و هێشتا نەبووەتە هۆی ئاگربەستێکی سەقامگیر، ڕووداوێکی زۆر گرنگ بوو لە ئاستی جیهانیدا. لەکەوتەکانی ئەم شەڕە کاریگەریان کردە سەر ئابووری و سیاسەت لە سەرانسەری جیهان. بەهۆی گرنگی ئەم بابەتەوە ئەم راپۆرتە سیاسیە بە شێوەیەکی سەرەکی بۆ ئەم پرسە تەرخانکراوە و سیاسەت و هەڵوێستەکانی ئێمە لەو بارەیەوە دیاری دەکات. بەدوای ئەوەشدا ئەرکە لە پێشینەکانی ئێمە لەژێر تێشکی و بارودۆخەی کە ئەم شەڕە خوڵقاندوێتی دەستنیشان دەکرێن. بەیاننامەی حیزبی کۆمونیستی ئێران سەبارەت بە شەڕی ئێران و ئیسرائیل نزیکەی ساڵێک لەمەوبەر لە 24 جۆزەردانی 1404 هەتاوی دەرچووە کە تا ئێستاش بنەمایەکە بۆ دیاریکردنی سیاسەتەکانی ئێمە بەرامبەر بە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی. گرنگی ئەو بەیاننامەیە لەوەدا بوو کە هەل لە سەرەتاوە ماهیەتی شەڕەکە پێگەی هەر کام لە لایەنەکانی ئەو شەڕە ڕۆڵی هێزە جیهانیەکان و ئەرکی سەر بەخۆی بزوتنەوەی شۆڕژگەڕ و کرێکاری بەڕوونی ئاشکرا کرد. ئەمڕۆ لە بارودۆخێکدا کە دوای 40 ڕۆژ لە خولی نوێی شەڕەکە ئاگربەستێکی لەرزۆک هاتوۆتە ئاراوە و چارەنووسی بەردەوامی دانوستانەکان ڕوون نییە، پێویستە هەمان چوارچێوەی شیکاری پەرە پێ بدەین و بە لەبەرچاوگرتنی گۆڕانکاریە نوێیەکان ئەرکە سیاسی و ڕێکخراویەکانی خۆمان ڕوونتر و ورتر دابڕێژینەوە. خەڵ یەکەم ماهیەتی ئەم شەڕە کە ئەم شەڕە لە هەردوو لاوە کۆنەپەرستانەیە. لەلایەکەوە کۆماری ئیسلامی ڕژێمی کۆنەپەرست دژە ژن، دژە کرێکار، سەرکوتگەر و دوشمنی ئازادیە سەرەتایەکانی خەڵکە. ئەم ڕژێمە لە پێناومانەوەی ئەم دەسەڵاتەدا شەڕ دەکات. لەلایەکی دیکەوە ئیسرائیل ڕژێمێکی جنایەتکار و داگیرکەرە کە سیاسەتی کۆمەڵکوژی دژی خەڵکی فەڵەستین بەڕێوە دەبات و هەوڵ دەدات هاوسەنگی هێز لە ناوچەکەدا بە قازانجی خۆی بگۆڕێت. دەوڵەتی ئەمریکاش بۆ کۆنتڕۆڵکردنی کۆماری ئیسلامی و گۆڕینی لە ڕژێمێکی دژبەرەوە بۆ هاوکارێکی یاسایی و بەم مانایە دابینکردنی هەژمونی خۆی بەسەر ناوچەکە و پاشەکشە پێکردنی نەفوزی هێزە ڕکابەرەکان شەڕ دەکات. لەمڕۆوە هێزێکی شۆڕژگەڕ و بەرپرسیار نا بۆ ساتێک واز لە استراتیژی خەپات گێڕانەی خۆی دەست بە کۆماری ئیسلامی دەهێنێت بەو بیانووی کە ئێران کەوتۆتە بەرهێرشی دەرەکی و نەدەکەوێتە داوی هیوا هەڵچنین لەسەر ئیسرائیل و ئەمریکا وەک هێزی ڕزگارکەر. ئەمە ڕاستەیە جەوهەری سیاسەتی سربەخۆی چینایەتی و شۆڕژگێڕانەی ئێمە بووە کە دەبێت هەروە بەردەوامیش بێت. خاڵی دووەم ئامانجەکانی ئەم شەڕە. ئەلف کۆماری ئیسلامی ئێران مانەوە و ڕێگری لە هەرسپێهێنانیان گۆڕینی ڕژیم، پاراستنی پرۆگرامی ئەتۆمی وەک ئامڕازێکی فشار، پاراستنی توانای موشکی وەک ئامڕازی بەرگری، بەردەوامی نفوز لە وڵاتانی ناوچەکە بۆ بەکارهێنانی هێزی ناڕاستەوخۆ و جێگیرکردنی پێگەی خۆی وەک ئەکتەرێکی کاریگەر لە هاوکێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، دەستەمۆکردن و ڕێکخستنی ڕەفتاری کۆماری ئیسلامی، ڕێگری لە بوونی ئێران بە هێزێکی سەرکێش و هاوسەر پچراو و ناچارکردنی بە قبوڵکردنی یاساکانی سیستەمی ناوچەیی دڵخوازی ئەمریکا بەبێەوەی بهێوێت ڕژێم بگۆڕێت. هەروەها دڵنیابوون لە ئاسایشی ئیسرائیل وەک هاوپەیمانێکی استراتیژی، سنووردارکردنی مەودای نێوان ئێران و هێزەکانی وەک چین و رووسیا و کۆنتڕۆڵکردنی هێنان و بردننی وزە نەوت و گاز. جیم ئیسرائیل ئامانجەکانی ئیسرائیل زیاتر ئەمنی و بێ ئەوپەڕن. ڕووخاندنیان هەرسپێنانی کۆماری ئیسلامی وەک لە ئامانجی سەرەکی ڕێگری لە دەستڕاگەیشتنی ئێران بە چەکیەوەدۆمی بە هەر شێوەیەک بێت، لاوەزکردنی هێزی ناوچەیی کۆماری ئیسلامی و لێدان لە تۆڕی هێزە پرۆکسیەکانی، بەڵام بنسبەتی دانوستانەکانی ئێستاوە لەوە سەرچاوە دەگرێت کە کۆماری ئیسلامی ئامادە نییە دەستبەرداری ئامڕازە سەرەکیەکانی دەسەڵاتی خۆی بێت، چونکە ئەوە بەمانەی لە دەستدانی مانەوەی خۆی دەبینێت. ئیسرائیل ئەم ئامڕازانە بە هەڕەشەیەکی قبوڵ نەکراو دەزانێت. ئەمریکاش لە نێوان ئەم دوانەدا لە هەوڵی ئاراستەی قەیرانەکەدایە بەبێ ئەوەی بچێتە ناو شەڕێکی نەخوازراوی هەمەلایەنە و پڕتێچوو. لاکەمدا نەشەڕ توانیوێتی ئەم دژوازیە چارەسەر بکات و نە دیبلۆماسی و ئێستا ململانێت لە ئاسە جیاوازەکانیشدا بەردەوامە. خاڵی سێیەم دوو هەڵوێستی جیاواز.
بەرامبەر بەو ڕووداوانەی بوونە هۆی کوشتاری مانگی بەفرامبەر و گیان لە دەستدانی هەزاران کەس و هەروەها بەرامبەر بە شەڕی 40 ڕۆژەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران دوو ڕوانگەی جیاواز لە نێوان لایەنە جیاجیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێراندا دروست بوو. ڕەوتێک چ لەبارەی ڕاستی سەڵتەنەتخواز و چ لە ناو بەشێک لە هێزە چەپەکان بە پشتبەسن بە هاژانی سیاسی و هەڵسەنگاندنی بەپەلە بەو پەڕی بێباکیەوە خەڵکیان بانگێشتی سەر شەقامەکان دەکرد یان شەڕی دەرەکیان وەک هەلێکی زێڕین بۆ ڕووخانی ڕژێم دەبینی. ئەم ڕوانگەیە بەبێ لە بەرچاوگرتنی هاوسەنگی هێز ئامادەی ڕێکخراوەی ڕێبەری و تێچووی مرۆیی بەکردەوە جەماوەری بێدیفاع لە بەردەم ئامێری سەرکوردیان وێرانکاریەکانی شەڕدا بەتەنیا جێدەهێشت. لە بەرامبەردا ڕەوتێکی تریش هۆشداری دەدا کە بانگەوازی هاتنە سەر شەقام بەبێ ڕێکخستن ڕێبەری و بەرنامەیەکی ڕوون لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی دەستی لەسەر پەلەپیتکەیە دەکرێت کارەساتی لێ بکەوێتەوە. ئەمڕۆتە جەختی لەسەر شێوازە کاریگەرتر و کەم تێچوەکانی خەبات لەوانە مانگرتنی گشتی ڕێکخراوی گەڕەک و ناوەندەکانی کار دەکردەوە. سەبارەت بە شەڕیش بڕوای وابوو کە هێرشی دەرەکی نەک نابێتە هۆی ئازادی بەڵکو دەکرێت کۆمەڵگە لە خەباتی سربەخۆ لە دژی ڕژیم پاشەکشە پێ بکات و فەزای ئەمنیەتی تونتر بکاتەوە و تەنانەت یارمەتی مانەوەی حکومەتیش بدات. ئەزمموی کردەی دەریخست کە سیاسەتی یەکەم سەرکێشانە و نابەرپرسیارانە بوو، بەڵام سیاسەتی دووەم واقع بینانەتر و بەرپرسیارانەتر بوو. پاشەکشەی هەنگاو بە هەنگاوی لایەنگرانی هەڵوێستی یەکەم بە بێدان پێدانانی ڕاشکا و بە هەڵەکانیاندا ناتوانێت لە چاوی کۆمەڵگای وشیار بشاردرێتەوە. خاڵێکی تر واتە خاڵی چوارم، ئاسۆی چاوەڕوان نەکراو لە کورتماوەدا. بە ئەگەرێکی زۆر دانوستانەکانی ئێران و ئەمریکا ئەگەر تەنانەت نەژگاتە ڕێکەوتنێکی استراتیژ و بەردەوام لانیکەم دەبێتە هۆی درێژکردنەوەی ماوەی ئاگربەز و دروستبوونی قۆناغی نەشەڕ ناشتی. ئەم قۆناغە دەکرێت دانوستانی درێژخایەن هەڕەشەی دوولایەنە و فشارە سیاسی و ئابوووریەکان لەخۆ بگرێت. ئەمریکا لەوانەیە بەهۆی بەراوردکاری قازانج و تێچووەکانی مەیلی لە دەستپێکردنەوەی خێرای شەڕ نییە و پێی باشە هەمان سیاسەتی فشاری زۆرینە بە شێوازێکی جۆرا و جۆر درێژە پێ بدات. ئەمە بۆمانایەیە کە کۆماری ئیسلامی لەژێر فشاری تونتردا دەمێنێتەوە و دەخرێتە بەردەوام یان دەخرێتە بەردەم دۆڕیانێکی مێژووی. ئەلف پاشەکشە و گۆڕینی ئارایشی ناوخۆی دەسەڵات، تەسلیمبوونی ڕێژەیی لە بەرامبەر فشارەکاندا کە ڕەنگە بێتە هۆی گۆڕینی دەموچاوەکانی ڕێبەری لە داهاتوودا بە مەبەستی پاراستنی کۆی سیستەمەکە بە توێچوویەکی کەمتر، بە هەنگاونان بەرەو مۆدێلی مانەوە لە ڕێگەی دابڕان و پەراوێز کەوتنەوە. تەسلیم نەبوون دەکرێت بە مانای هەڵبژاردننی ڕێگەی سەرکوت، ئابووری داخرا و هەوڵدان بۆ بەدەستهێنانی چەکی ئەتۆمی بێت وەک گەرانتی کۆتایی بۆمانەوە، مۆدلێکی هاوشێوەی بڵێن کۆریای باکوور. بەڵام ئەم ڕێگەیە تەنها دواخستنی کارەساتە و ئەگەر ئەم بژاردەیە بگرێتە بەر دەست بەسەرکردنەوەی شەڕێکی دیکە لەگەڵ ئیسرائیل دەبێتە ئەگەرێکی زۆر جدی. لە هەردوو بارەکەدا ئەنجامەکە ڕوونە، قەیرانی ڕژێم چارەسەر نابێت بەڵکو تەنها شێوازەکەی دەکۆڕێت.